باوەڕم پێ بکە ڕۆژە نەخۆشێکی هێناوە تاوان ویستیان مناڵەکە ناوبەرن دایکەکە سەرەتانی مەمکی هەبوو چوو بۆ خەستەخانە وتیبیان ئەم مناڵە ناو نەبێ عیلاجت نادەینێ هاتم بەلای من دایکەکە گریا باوکەکە گریا وتای کاکو ئەم مناڵە چی لێ بکەین وتم لای مەبن ئەی کیمیایەک وتم بڕۆ کیمیایەکەش وەرگرە ئەی مناڵەکە وتم مناڵەکەی شڵ سەلامەتە بێ هات و ڕۆیشت و هەر ئەوان وتیان حەوتم نابێت مناڵەکەیان بوو کردویانە باوشیان و هێنایان بۆلام تابەر مانگە ناوە مناڵم بۆێن ئەوەی کە تۆ نوێشتۆ لە باری بەرین ئەوەی کە تۆ ئەوەت کردووە جایمە هەم ناو مناڵی سمارت ئەرم لیان گل بنەوە مناڵی خۆمانەمە ویسیان لای بە ئێمە نەمان هێشت محەممەدە و عەبدوڵایە و عەبدوڕەحمانە و مناڵەکەیان هێنا بوو تەسەوورەکە ناویان لێ نەنابوو وتی بیانە بێ ئیلا دووکە الواحید ناوی لێ بنێ لەبەرەوەی کە ئەو نەیهێشتوە ناوی بەرین ئێ مناڵێکیش بە چاوی سەر دڵ ناوە سەیریکی وتمەگەری فرۆشیان لێشتان نەکردمەوە بەداخەوەڵایی پێیان نەفرۆشت ئەژان باوەڕم پێ بکە لێ مەکڕین بۆیە بەڕێزەکانم ئەم بابەتانە هەروە بابەتێکی ئاسان و سانایی نییە بەسەریا تێپەڕین ضرورە خۆشەویستانی خۆم هەمومان بە یەک دەم چکە خەڵکە ئەلێ توخوا تۆ لە سمارتی وەڵای ئەم مۆزوعانە جەنابە شارەزایی هەیە ئەبێ قسە و پێ بێ ئەبێ هیچ نەبێ معلوماتێکە پێ بێ نەقلیکی بۆ بەرامبەرەکەت هیچ نەبێ بۆ خۆت بەشی خۆت ئەبێ فقهی میهنەکەی خۆ بزانی ئەگەر نا بەخوا عومەری کوڕی خەتاب لە ژیانە بمایە ئەهاو یەک قایمی بۆ کردنەوە حەچیە شارەزایی نەبوایە ئەیو ئەمە بۆ دەرەوە ئەوەش دەرکەن ئەوەش ئەو با بچێت دەورەکە ببینێ ئەوە با فێر بێ ئەنجا دوایی خوا ڕەحمی کردووە عومەری کوڕی خەتاب لە ژیانانێ ئەجا بەخوا کەسمان دەرناچوین چۆن تۆ ممارەسەی ئیشێکەکەی کە شارەزایی تیانە و حرام و حەڵاڵەکەی نازانیت باشە بەڕێزەکانم